حکوومەت یاێمی کورسا و پارێزگاری هەولێر ڕێکارەکانی بە نووسراوکردن و بەدابینکردنی بودجەی تایبەت بۆ ئەم شەقامە و دەیان پرۆژەی تر کردیە بەڵام کە ئێستا ئەوەی ئەوڕۆ ڕاگەیاندرا لەلایەن قایمقامی کۆیەوە بەداخەوە خۆ فرسەتیان پێشتر لە پێش بوو 10 ساڵ ئەم شەقامە و بە چەندین ساڵە ئەو شاڵە وێرانە لە نەبوونی خزمەت گوزاری کە ئێستا کە ئەوان لە تروپچی نزیکبوونەوەی هەڵبژاردندانە دێن لەسەر ئیدارەی حزبەک پرۆژە ڕادەگەینین بەداخەوە دەبایە پێشتر زیاتر داکۆچیان بکربا لەسەر ئەوەی کە جێبەجێ بکرێتن لەلایەن حکوومەتەوە یاخود ئەگە بڕیارەکان دەرچووە پارەکان بەلا ڕێدا نەبردرابە جادەکە و کۆمەڵک پرۆژەی تر تەواو بکرابە بەڵام ئەمە ئەرچی پارتی دیموکراتی کوردستان دیسان دەیڵێمەوە بۆ کۆیە خزمەتی زیاتر دەکەین و پرۆژەی زیاتر تەقدیمی حکوومەت دەکەین لە ڕێی حکوومەتەوە پێشکەشی ئەم شارە خۆشەویستە بکرێت بەداخەوە ئەمە زوڵمەک بوو لە خەڵکی هەولێر و شاری هەولێر کرا هەولێر ئەو ڕۆبێ خاوەن نییە خاوەنی خۆی هەیە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی ئەمن و ئاسایشەوە ئەوەی ئەو قسەی کرد هەلا هەولێر کردی کەواتە بە ئازادی قسەکەی کرد ڕەخنەی کرد خۆی ڕەخنەکەی ڕوخێنەر بوو بنیادنەر نەبوو و دەبایە باشتر بیر بکاتەوە ڕاستە بۆ جەماوەری خۆی و چەپڵی بۆ لێدەن قسەی وا دەکرێتن بەڵام پێم هاوا بوو غەدرە بوو لە هەولێر و هەولێریەکان کرا بۆ ئێستا هەولێر ناوەندێکی سیاسی زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو کوردستانیان وە لێرەوەش دەڵێن ئێمە بەردەوام دەبین لە بۆ هەموو کوردستان نەک لە بۆ هەولێر بۆی ئەوەی کە دەگوترێ ئێستا کە لە بانگەشەی هەڵبژاردندا وەکو دەڵێت ڕازیکردنی بەشێک لە جەماوەرەکەی خۆی.